کۆی حیزبە کوردستانیەکان لە کەرکووک کۆبووینەوە وە کۆبوونەوەیەکی چڕوپڕمان کرد و ناوەڕۆکی کۆبوونەوەکەشمان زیاتر وابەستە بوو پەیوەندیدار بوو بە چۆنێتی پێکەوە کارکردن و برایەتی و پێکەوە ژیان و بۆ هەر ئەگەر و پرسێک کە بێتە پێشەوە لەم شارە هەمومان تەباو ڕێک و یەکدەنگ و یەک بەرنامە بین و کۆبوونەوەکە زۆر وەستا لەسەر ئەوەی کە ئێمە چۆن پەیوەندیەکانمان لەگەڵ برایانی عەرەبمان برایانی تورکمانمان و حیزب و ڕێکخراوە سیاسی عەرەبی و تورکمانیەکان چۆن پێکەوە بتوانین دۆستایەتی بکەین هاوپەیمانی بکەین برایەتی بکەین و چۆن بتوانین پێکەوە کۆک بین لەسەر کۆی ئەو پرسانەی کە پەیوەندی بە خزمەتگوزاریەوە هەیە چونکە بەڕاستی شارەکە لە زۆر بوارە ماندووە و پێویستی بە خزمەتی زیاتر هەیە دیارە ئەم کۆڕ و کۆبنەوانەی ئێمە ماگانە بەردەوام ئەبێ وەکەیش پێویست بکە لە کاتی خۆیان کۆبنەوەکان لە حاڵەتی ئیسtisنایە کۆبنەوەکان بەردەوامی پێ ئەدەین و کۆی هەوڵماندا کۆی داوا و داواکاریەکان ئەوەی کە پەیوەندی بە ئەم ڕۆژگارەی بەم ڕۆژگارەوە هەیە قسەمان لەسەر کرد و یەک لەو پرسانەی کە بەلامانەوە گرنگ بوو ئێمە چۆن کار لەسەر ئالیەتی هەڵبژاردن لە کەرکووکە بۆ ئایندە بکرێ و دیارە ئەمەش پێویستیمان بەوەیە کە زیاتر هەم وەکو حیزب و ڕێکخراوە سیاسی کوردستانیەکان و هەم وەکو لەگەڵ ئەحزابی عەرەبی و ئەحزابی تورکمانیش و مەسیحیەکان چۆن بتوانین هەموو پێکەوە لەسەر جۆرێکی میکانیزم ڕێک بکەوین کە لە بەرژەوەندی هەموو لایەک بێ و هیچ پێکهاتەیەک بڵێن ئاوت نەکرێ و هەموو لایەک بەش و لە پرسەکە بەشی خۆی هەبێ و بتوانێت بەشدار بێ ئێمە هەموو لایەک دڵنیا ئەکەینەوە برایەتی و پێکەوە ژیان پێکەوە کارکردن یەکدەنگی یەکڕەنگی لە هەموو شتێک بە زەرورتر ئەزانین بۆ ئەم شارە چونکە ئێمە هەموو تەجروبەیەکی دوور درێژمان هەیە تا ئێستا کەس نەیتوانی وەکو پێویست تاگلایانە بتوانێت ئیداری ئەم شارە بدا بۆ یەکە ئەم شارە پەیوەندی بەوە هەیە دەبێت هەموو لایەکمان کورد لە ناو خۆمان هەموو پێکەوە یەک ماڵ و یەک بەرنامە بین و لەگەڵ برایانمان لە پێکاتەکانی ترش بە هەمان شێوە یەک ماڵ و یەکدەنگ بین تاکو بتوانین خزمەتی کەرکووچیەکان بکەین کە لایەقی هەموو زۆرە خزمەتێکن ئێمە تەمەن داوامان لە هەموو حیزب ڕێکخراوەکان کرد کە بێن کۆبنەوەی بکەین بزەبت هەموو هاتن و سوپاسیانەکەین و ڕەنگە لە ماوەیەکی نزیکە ئێمەش بچینە لای لە شوێنێکی تر کۆبنەوە بکەین سەبارەت بە برایانی پارتیمان ئەوان خۆیان مۆزوعەکە ئەوەنی کە کێشیان لەگەڵی شێتیە بێ ئەوان خۆیان نایەنەوە ئەم مەنتقەیە ئەنی ئەمە هیچ پەیوەندی پەیوەندی بە کێشەی نێوان یەکێتی و پارتیەوە نییە پەیوەندی بە پارتی و بە تورکیاوەیە ئەوان مۆزوعەکە لەوێ و لای ئێمە نییە بۆ یەکە هیوادارم ڕاگەیانی کوردی ئەو هەڵانە ڕاستکاتەوە کە بڵێن کێشەی نێوان یەکێتی و پارتی کێشەی نێوان یەکێتی و پارتی چییە فەرمووی ئێستا پارتی دەوێت بێتەوە مەخەڕەکانی دەوێت بێتەوە دائیرەکانی وەک بابێ وەریگرێتەوە دوو قامی لایە کە ئێستاکە هەرچی عەرەب بەڕێوە ئێبا بابێ وەریگرێتەوە مدیری زراعە هین پارتی بوو کە ئێستاکە وای لێ هاتووە مدیری زراعە ئەو دەردەی بە خەڵکی کەرکووچی ئەدا بە کەسی نادا بابێن وەریگرنەوە کاکە خۆ ئێمە هەمومان هاوکارین مەقەڕەکانی یەکێتی لە کەرکووک هەمووی ئەبێتە مەقەڕی پارتی کادری پارتی با هەموو بێن لە لەق دەوام بکەن هەتا مەقەڕەکان دێتەوە ئێمە لەم شارەیە ئەبێ یەکدەنگ و یەکڕەنگ و برای یەک بین نەگەوەی کە بچین ئێمە لەگەڵ برایانی پارتی هیچ مخالفەیەکمان نییە هیچ کێشەیەکشمانی لەسەر مۆزوعی کەرکووک بەڵام ئەوان کەڵێن نایەن و ئێمە چیان لێ بکەین